حکوومەتی ماوە بەسەرچوو بە پەلەپڕووزە دەستی بە دابەشکردنی نەوتی سپی ماڵان کردووە. هاوڵاتیانیش دەڵێن بۆ هەڵبژاردنە. خراپی کوالیتی نەوتەکە و گرانی و پێدانی کەمتر لە 200 لیتریش وای کردووە بەشێک لە وڵاتیان وەری نەگرن و ڕەتی دەکەنەوە. بەشێک لە وڵاتیان کە نەوتەکە وەردەگرن کارتەکانیان بەسەر چووە بە 5,000 دینار کارتەکانیان بۆ نوێ دەکرێتەوە. بەڕاستی ساکێ وای نەگرانیەکە دەرەجە یەک بەرمیلە نەوت بە 150 دینارە. ئەوەڵی بە 100 دینار بوو دوای کریانە 110 دینار ئیسە بۆ حکومەتی هەرێم یا ناوێتی ئەیا بە 105,000 دوو دەبەی کەمە. اینجا فەقیر ئەمەی لەکوێ بوەسنێ 150 شەکەوێ دوو دەبەی کەمە خۆی یا بە 200 یا بە 100 دینار 104,000 زیاد لە 200 ماڵ کارتەکانی لای منە پارێزا لای خۆم دام ناوە 50 لە دوێن تەلەفۆنگەڵ لە نەوتەکە وەرمەگرە لەبەرەوە من نامەوێ وتم بۆ ناتێڵە پارەکەی زۆرە بە 120 نەوتم کردو بەرمیلی دایەتی 220 لیتری بەس تۆ حساب 200 لیترەدا بە تەنکەرەکان حکوومەت لەم لاوە ئەم بەشیشە تەوزێکە چەند جار من خۆم قیاسی بەرمیلەکان بە دوو دەبەی نوقسان نەوتەکەەوە نەگرانە لەگەڵەوەی بازاڕ هیچ فەرقی نییە. ئەم بەرمیلێک تاتێ بەرمیلەکە دوو دەبەی کەمە قوربانجان حساب کە بڕابکە بۆ کۆی بازاڕەکەوێت کە بە ئازادی فرۆشن. حکومت لە باتیەوەی کاراسانی بکە بۆ فەقیر ڕۆژە خەرجەکەی بڕاوکە پارەی چایەکی پێنێ لە بازاڕە بێخوا دەی لەکوێ توانێ بەرمێنێ نەوت من یەکیان خۆم خواگای لێ پار شوار ماڵین نەوتمان وەرنەگرتووە نەوە وەڵاوەری ناگرم کوالتی باش نییە و 200 لیتریش نییە کەمترە 100 لیترە و ناوە. پاڵێوراوێکی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دەڵێ ئەوە نەوت فرۆشتنە بە خەڵک نەک دابەشکردن چونکە نرخەکەی گرانە و بەنزیک بوونەوە لە هەڵبژاردن حکوومەت خەڵک چاواشە دەکات. ئەم نەوت بەناو دابەشکردنی ئێستا کە حکوومەتێکا لە هەڵەبجە لە ڕاستیان نەوت دابەشکردن نیە نەوت فرۆشتنە نەوتێکی خراپ بەبێ کوالیتی تەنانەت دەوترێت دوو دەبەی کەمترە لە حاڵەتی پڕبوونی بەرمیلێکی ئاسایی کە هەمان ئەو سیارەیە لە بازاڕان نەوتە چاکەکەی پێکرێت کەوا بووە ئەمە تەنها بۆ چاواشەکردنی خەڵکەکە گوایە حکوومەت ئیشەکات لە کاتێکە سیاری نەوتەکەەوە گرانە ئەگەر کەسە ئەگەر هاوڵاتی بچێت لە بانزیخانەکانە نەوتەکە بکرێت کەمتر لەو سیارە نەوتێکی کوالیتی باشی بەرەکەوێت. حکوومەت لە سنووری پارێزگای هەڵەبجە 200 لیتر کەمتر نەوت بە 104,000 دینار دابش دەکات. ئەم ساڵی ژوەک بەکارێنانی بۆ بانگەشی هەڵبژاردن بۆ سپیکردنەوەی ڕووی پرۆسەکە لە چەند ڕۆژێکیش بەر لە وەرزی پاییز دەستی پێکردووە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.